شەڕەکەی نێوان پارتی و پەکەکە لە شنگال دەوترێ چاوەڕوانکراو بوو، چونکە ئەم دوو لایەنە ماوەیەکی زۆرە لێدوانی تند دژ بە یەک دەدەن لەو ناوچەیە. یەکێک دەڵێ دەبێت لە شنگال بکشیتەوە، ئەوی دی دەڵێ ئێوە پێشتر شنگالتان بۆ داعش شۆڵ کرد. ڕشتنی خوێنی کوردێک بەچەکی کوردێک بۆ ئەوەندە ئاسانە لەم هەلومەرجەی ئێستای کورددا. ئەم شەڕە چەند شتێکی خستە ژێر پرسیارەوە. دەستکەوتەکان، هەوڵی سربەخۆیی، هەوڵەکانی چارەسەر و یەکریزی نێوماڵی کوردی. ئەو ماڵەی لە مێژە ململانێ و براکوژی میوانی بووە. زۆرن ئەوانەی دەڵێن کورد شەڕی براکوژی تێپەڕاند. بەڵام ئایا ئەوەی لە شنگال ڕوویدا ئاماژەیەکە بۆ مەترسی دووبارەبوونەوەی شەڕی ناوخۆ یان ڕووداوێکی نەخوازراو بوو ئاگرەکەشی کوژێندرایەوە؟ لە نێوان ئەم دوو وڵامەشدا هێشتا داهاتووی شنگال نادیارە. ئەم داهاتووە چۆن دەبێ کاتێک یەکەم هەنگاوی دوو لایەنی ناکۆک بەکارهێنانی چەک بووە نەک گفتوگۆ؟ دەپرسیم کێ بەرپرسە لەم ڕووداوە، پارتی یان پەکەکە؟ چ دەستێوەردانێکی دەرەکی تێیدا هەیە؟ ئایا تورکیا یان ئێران دەستیان هەیە لە شەڕەکەی شنگال و ئەوان بەرپرسن؟ ئایا هۆکاری شەڕەکە هەژمونخوازی دوو لایەنی کوردیە یان هەژمونخوازی دوو دەوڵەتە؟ مەبەستمان لە دەوڵەتانی دراوسەیە. بەڕێزان سڵاوتان لێبێ، مشوان عادلم جارێکتر لەگەڵتانم لە پرۆگرامی دوو جار بیر بکەرەوە. ئەمڕۆ قسە دەکەین ئەو ڕووداوە و ئەو شەڕێکە لە شنگال ڕوویدا کێ بەرپرسە لەو شەڕەدا. بە خێراتنی میوانەکانی پرۆگرامی دوو جار بیرکەرەوە دەکەین. دکتۆر کاوە ئازیزی، ئەندامی لیژنەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لە سووریا، غەیاز سورچی و تەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مووسڵ، هەروەها تارە حسێن و تەبێژی گشتی تەفگەری ئازادی، ئەبوو کاروان، ئەندامی مەکتەبی سیاسی حەزبی شیوعی کوردستان. زۆر بەخێر بن. بە خێراتنی ئێوەش دەکەین. دەنگدانی یەکەم لای ئێوەیە کێ بەرپرسە لەو شەڕەی لە شنگال ڕوویدا؟ پارتی کە ژمارە یەکە لای ئێوە، یان پەکەکە کە ژمارە دووە، یان وڵاتانی دراوسێ کە ژمارە سێیە؟ سی چرکەتان هەیە، فەرمون. لە ماوەی سی چرکەدا دەنگ دەدەن لەسەر بژاردەکانی پرسیاری کێ بەرپرسە لەو شەڕەی لە شنگال ڕوویدا؟ پارتی یان پەکەکە یان وڵاتانی دراوسێ؟ ئەگەر پێتان وایە ناوخۆییە لە نێوان دوو لایەنی کوردیدا، ئەوە پارتی یان پەکەکە. ئەگەر پێتان وایە دەستێوەردانی دەرەکیە، ئەوە ژمارە سێ وڵاتانی دراوسێ. کاتی دەنگدانی یەکەم کۆتایی هات. دکتۆر کاوە، ئەم شەڕە دەوترێت هەژمونخوازیە، ینی شەڕێکی ناوخۆیی نێوان دوو حزبە، بەڵام بۆچوونێکی تر هەیە کە هەردوو لایەنەکە هەردوو حزبەکە بەرامبەر بە یەک بەکاری دێنن. ئەویش ئەوەیە کە وڵاتانی ناوچەکەیە حزبە کوردەکان بەکاردێنن بۆ شەڕ. ئێوە دەڵێن چی؟ سپاس ئێوار باش بۆ هەموو تەماشەوانی NRT. سپاس بۆوە کەمە داواکردن. ئێمن اعتیراد لەسەر PKK و پارتی دکەم. نە پارتیە، نە شەڕێ پارتی PKK-رێ، شەڕێ کوردان بە PKK-رێ. ئەوە یەک. دوو، جوڵاوانەوەی پێشمەرگە نە بە ئەمری مەکتەبی سیاسی هەموو لایەنەکان ببوورە، هەموو لایەنەکان دەڵێن شەڕێکی نێوان دوو حزبە. لایەنەکان دەڵێن، بەڵام حەقیقەت من دەپرسە ڕای خۆ بۆتە دەبێژم. ڕایە یان چییە؟ ڕای منە. چ لایەنێک تر شەڕێ کرد لەگەڵ پەکەکە؟ لایەنی حزبی پێشمەرگەی کوردستان، وەزارەتی پێشمەرگەی کوردستان، باش ئەو ڕووداوەکە لە PKK یە بەشەیەکی نێن پاراستنی ئاگێکی نێن بەرگری لە شنگال کە هێزێکی سەر بێ حەشد شعبی بەیە. ینی دوینی یۆتیۆبێکی سعید حەسەندی گۆ سەرپرشتیاریە یە بەشە لە شنگال دکە لە تەلەڤیزیۆنی الآفاق فەرماندەیە داوا لە مالکی و لە بەغداد دکەم چەک و تەقەمەنی بۆ مەبینە بۆ شەڕێ بەرزانی و پێشمەرگە بکەم. یعنی هەبوونی PKK لە شنگال هەبوونی فتنە، یعنی شوونی PKK نە شنگالە، باکووری کوردستانە، دەبێ گو هەرە باکووری کوردستان. ئەگەر هاتن و ئالیکاری بۆ ئیزدیان کردن گەلک سوپاس، پێشمەرگەی کوردستانژی ئالیکاری بۆ کۆبانی کردن،
پاش ئەرکی خۆ جیبەجی کردن ڕاستەوخۆ گەڕیانە کوردستان هەر کەس سلااو و ڕێز بۆ پێشمەرگە و سەرێک و پێشمەرگە لێتدا واژی ئەرکێ خۆ بەرامبەر برای خۆی ئەزیدی و هەرێمی کوردستان جێبەجی کرد ئیدی بۆ ئەم گفتوگۆیە نەکرا لەسەر میز دوێ گۆڤەگەڕن شوونی خۆ لەسەر میزی بۆچی ئەمە نەخرا بەسێک دقیقە ئەمریکی لەوان دخوازن گۆڤەگەڕن بەرگۆ هەبوونەوان يزيدي نكارن فقرن المجلس الروحاني اليزيدي دخوازقو فقرن دركب الشنقال هرن شوني خوا ووزارتي بيشمرقي كردستان دعوة لو عندك جو فقرن شوني خوا ايدي او بين يعني توب لملعبي بككي دايا جو او فتنة فامرينا دبيق ودركبه حقي بيشمرقي هر نقطة لكردستان بباريزة باشا وجولان هر جولان ويسترخاكي كردستان بأمر وزارتي بيشمرقي باشا بو اما يعني ديمانيكي واببينين كدولة يعني كردي دتوان گفتوگۆ بکەن لەسەر مێزی گفتوگۆ ئەمە یەکلاکەنەوە دیان شەڕ دەکەن تەقل یەکتر دەکەن خەڵک دەکوژرێت بۆ بگاتە ئەوە بۆ بە گفتوگۆ ئەمە یەکلا ناکەنەوە لە میدیاکانەوە لە یەک داوا دەکەن گرنگدانیشتن ئەوە نەیەکەم جارە گۆپێکێکە تەقە لە پارتیە کوردی کریە تەقە لە کوردی سووریا کرد و لە پێشمەرگی ڕۆژ ئاوا کرد تەقە لە پێشمەرگی کوردستانە ئیران کردن وەختەی خۆستن هارن کوردستانە ئیران تقل پێشمەرگەی کوردستانی عێراقکردن وەختێ چوون سینۆری خۆ پارێزن ئیدی دەم هاتیە ئەو ڕەوشەمبیری کورد نەما ضحیە يعني القاتل والضحية بكنا وكيك إيدي براستي دم هاتية وحموه هزين كردستاني هر إنسان كي روشنبير رأيه خو بده أو سياستي PKK بقشتي وحمو دامو دزجين سرب PKK في يا بقو يا بشو هبقو حمو يعني إيدي براستي أو كاردكن جو كاريوان المصلحة كردية كاريوان هر تيكدانو هر فرشبونا ريزي صفي كردية نما شريوان بس ببرزاني رأيه شريوان بهر كسكي جو داخوازكي وين تويها به بيركي خوي هزركي خوي قومي نتوي كردي هبه ولدجي دولة بوني كرد راد وستن اشكرت بجي يعني دولة راقين امي خويني برجين بو قشت الشر بو بقفتقو اما يكلانا كرايوا بله زور سپاس بۆ ئێنارتی هیوادارم بتوانین گفتوگۆیەکی وەها بکەین کە دوور بێ لە خواستی داگیرکەرانەوە وەک چۆن هەمیشە خەریکی جێبەجێکردنی خواستی داگیرکەرانن بەڕاستی من لەمەوێ ئەوە بڵێم کە ئەم ئاڵۆزەی کە ڕوویە چاوەڕوان کراو بوو چونکە دۆخێکی ئێستا ئەو دۆخش لە تورکیا و باکووری کوردستان ئەوەیە کە مەسەلەی ڕفراندۆم لە ئارادایە ئێمە لە پێشتر لە حوتی حوزەیران بینیمان چۆن بە سەردانێکی بارزانی بۆ تورکیا و هاتنەوەی ئاڵۆزیەک دروست کرا لە نێوان حزبێکی کوردیدا کە دیموکراتی ئێران بوو لەگەڵ پەکەکەیە ئاڵۆزیەک دروست کرا هەمان مەبەستە ئەنجامی جاری دووهەمی سەردانەکەی بارزانی ئەم ئاڵۆزی لێ بۆیەوە بۆ ئەوەی کە باکووری کوردستان و هێزی ڕزگاری خوازی کوردی سەرقاڵی کۆمەڵێک بابەت بکەن بە شنگالەوە سەرقاڵی بکەن داگیرکرد بەکاردێنی بەڵام لێرەدا مەبەستێک هەیە بۆی کە ئەمەی ئازی تورکیا ئەم شەڕێکە ڕوویدا و ئەمە دەستێوەردانی تورکیای تێدایە بە دڵنیایەوە ئەمە ڕوون و ئاشکرایە بۆچی بارزانی ئەچێتە تورکیا و دێتەوە قەسف لەسەر جەرابلوس و لە قەندیل دەست پێ ئەکا بۆچی خەڵکی کوردە بناری قەندیل شەهید دەکرێت خەڵکی بێبەرگری بەناویەوە بۆچی بارزانی ئەچێتە تورکیا و دێتەوە شەڕی نێوان دیموکرات و پەکێکە دروستە بۆچی بارزانی ئەچێتە تورکیا و دێتەوە شەڕی شنگال دروستە بێ بەڕاستی کۆمەڵێک ڕاستی هەیە ینی ئەبێ ئینسانی کورد بیبینێ من ئەمەوێ بەڕاستیش بۆ ئەوەی کاوە تێبگا لە من ئەمەوێ بڵم کە ئەگەر پەکەکە هێزی پەرتەوازەکار بووە یەک بەرهەمی بارزانی و پارتیم پێ بڵێ کە کوردی کۆ کرد بێتەوە یەک بەرهەم و نەتیجەیەکی پارتی و بەرزانیم پێ بڵێ کە توانی بێتی خزمەت بە گەلەکەی بکە بە پێچەوانەوە بە هیچ شێوەیەک خزمەتی بەگەل نەکردووە ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان و بارزانی لە خاوەنی دەستگای شەرعیە وەزارەتی پێشمەرگەی هەیە وەزیرەکەی لە ماڵەوەیە بەڵام راپۆرتی لەسەر ناوی ئەو دەرەکە پەرلەمانی هەیە سەرۆکەکەی لە ماڵەوەیە پارتی دیموکرات لەگەڵ گۆڕان کێشەی هەیە لەگەڵی کێتی کێشەی هەیە لەگەڵ کۆمەلگا کێشەی هەیە لەگەڵ پەکەکە کێشەی هەیە لەگەڵ تورکیا عەفو
تورکیا دۆستێکی زۆر باشە ببورن لەگەڵ ئێران کێشەی هەیە لەگەڵ هەموو دنیاە و لەگەڵ خەڵکی خۆی و خەڵکی ئازادی خواست کێشەی هەیە لەگەڵ هەموو لایە ئەوەی تەنها کێشەی لەگەڵ نییە تورکایە ئەمڕۆ شنگال شوێنێکی مووقعێکی استراتیژی گرنگە بۆ تورکیا یعنی ئێمە ئەتوانین بڵین کە بۆ لە دوای ئازادکردنی مووسڵ لە دوای ئازادکردنی مووسڵ ڕێڕەوێک بۆ ڕۆژاوای کوردستان نەکرێتەوە لە هەموو بوارێکەوە توانی بڵێ سەرکەوتنی کوردی تا ئەبێ بۆیە ئەمە تورکیا بە مەترسێکی گەورەی ئەبینێ لەسەر خۆی خواستی داگیرکاری شنگال هەیە لێرەدا لێرە ئێمە ناتوانین بڵین سیاسەتی پەکەکە دەگیرێت بەوەی کە ئەم ڕێڕەوە دەوێت بۆ خۆی بێ چونکە لە ڕۆژ ئاواش هەژمون خوازی خۆی لەوێدا چۆن بڵێ وا دەوترێت کە تاکڕەوە لە ڕۆژ ئاوا باشە من پرسیارەکەم لە ئەو بەڕێزانی کە زۆرینیان پارتین لێرە و لە کاکاوش ینی من پرسیاریەوەکەم ئەگەر پەکەکە بۆ دەڵی زۆرینیان پارتین وا هەستم کرد وا تێگەیشتم هەڵبەتە بەشێکیانە ناسم مەبەستم چییە ینی پەکەکە نەیخواستووە تەقەبکە لە بەرامبەر کورد من ئەمەوە بڵێم ئەو شەڕی کە هەیە ئەو شەڕی کە دروست بووە ئاڵۆزیە کە دروست بووە ئێمە ناتوانین بڵین ئەمە شەڕی نێوان دوو لایەنی کوردیە یاخو شەڕی براکوژیە بە پێچەوانەوە شەڕی دوو ئەجێندای جیاوازە هێڵی بەرخۆدان و نەتەوەی دیموکراتی و تێکۆشانێکی دیموکراتی بەرامبەر بە هێڵی خیانەتکاری و داگیرکاری ئەمە ڕوون و ئاشکرایە و من بۆ ئەوەی کاکاوە ئەوان دەڵێن ئێران ئێوە دەڵێن تورکیا بەڵگە چی ئێران کامە سوپای ئێران هاتوو مداخلە بکە جوڵەی کردووە چ ڕۆژێک لە ڕۆژان کاکاوە باسیەوەی کرد کە پەکێکە لە هەموو هێزێکی داوە من بەسوڵێم لەکوێی کوردستاندا لە چ شوێنەکە پەکەکە چەکێکی داگیرکەرانی هێناو لە کوردی پێدابێ بە پێچەوانەوە هەموو کاتێ سوپای تورکیا هێنراوەتە ئێرە سوپای عێراق هێنراوەتە ئێرە دژی گەلی کورد دژی هێزە کوردیەکان بەکار هێنراوە پەکەکە هیچ کاتێک شەڕی کوردی نەکردووە بەڵکو بە ناچاری پێی کراوە لە چوارچێوەی پاراستنی ڕەوادا خۆی پاراستووە ئەوە پارتیەکە هێزی کوردی نەماوە شەڕینەکە و هەموو ئەو هێزانش بەهێنانی دەبابەی تورکیا و عێراق و داگیرکەران و دوژمنان بووە من نازانم ئەگەر پێتان وایە بەڕێستان ئەگەر پێتان وایە کە شنگال جێگەی پەکەکە نییە ئەی بەڕێستان پێتان وایە جێگەی داعشە چونکە ئەوە پەکەکە بوو چۆڵی کرد بە داعشی چۆڵ کرد و ئازادی کرد ئەمە لەلایەکی تر ئێمە نەڵین پێشمەرگە ڕۆژ بۆ کۆبانی و هاتەوە ئەمە هاوکاریکی تەواو و ڕاستە دەستخۆشی لە پێشمەرگە ئەکرێ بەڵام پەکەکەش وای کردووە بەڵام بە جۆرێکی تر پەکەکە ئێستا لە شنگالدا نییە ئەگەر مەگەر بە ژمارەیەکی کەم کە ئەتوانێت لە ئەنجامی گفتوگویەکدا ئەویش بکشێتەوە نەگەر ئەنجامی ڕۆشتن بۆ تورکیا و بە ترافیکی تورکیا و ئەنەکە سەدا بتەوێت یەک نقطە ئەمەوە بڵێم شەڕی دوو ئەجێندای جیاوازە و ئەمە خواستێکە بۆ ئەوەی کە شنگال جارێکی تر نبێتەوە بە خاوەن ئیرادە ئەمە ئیرادەی شنگال لە قوبوڵ ناکرێت پەکەکە کچ و کوڕی شنگالی کردووە بە خاوەنی ئیرادە هێزی پاراستنی خۆی ئەنجومەنی خۆ بەڕێوەبەرێتی خۆی پارتیش ئەمەی پێ قوبوڵ ناکرێت کە شنگال بێت بە خاوەنی هێز ئێوێ ئەمە نەمێنێت شەڕی ناوخۆیی پارتی و پەکەکەیە یان شەڕی ئەجندایەکی ئیقلیمی نێوان تورکیا و ئێرانە ئەمەی کەڕوویدا لە شنگال من بەڕاستی بە ڕاشکاوانە دەڵێم نابێ ئێمە دەوڵەتی ئەقلیمی تاوانبار بکەین دەبی خۆمان تاوانبار بکەن لە چەندین بەرنامە ڕابردوودا لە زۆربەی میدیاکان باسنەوەی کردووە ئەبێ ئێمەی کورد پێش ئەوەی کە مووسڵ ئازاد بکرێتەوە داعش نەمینێ دابنیشت بەرنامەیەک ڕێکارێک بۆ خۆمان دابنێن بۆ پاش ئازادکردنەوەی مووسڵ و نەمانی داعش هەمومان تاوانبەر بەس هەر یەکەشمان بە بەشی خۆی من پارتی دیموکراتی کوردستان خەتەباری یەکەمە من دووەمم تا دێتە خوارەوە هەمومان کەمتر خەم بووینە خەمخۆری ملەتی خۆمان نەبووینە بە تایبەتیش لە مووسڵ هەر هەمومان بەڵام بۆ دەڵێن پارتی چووکە زۆرینەیە و ئیدارەی مووسڵ یان بڵێن ئەو ناوچەدا بڵێن ناوەڕێی سەر بە پارێزگای نایناوانە درێژکراوەی دهۆک و هەولێرە لەژێر ڕشێفی پارتیدایە بۆ دکتۆر کاوە دەڵێ شەڕی کورد و پەکەکەیە نەخێر شەڕی کورد و پەکەکە نیە شەڕی هێزەکەی جەنابتە لەگە یە پەشە جەنابێت هەمومان کوردین من حەزمی هەموو گیان کوردی تۆش کوردی سەرچاوم ئەو هێزەکەی جەنابێت کە لێرەیە کوردن کێشەم نییە هەپەشەش کوردن و هەپەشەش با پێتان بڵێم 100% هەمویان ئێزدی کوردی ئێزدی شنگاڵن بەڵام جەنابتانیش کوردی ڕۆژ ئاوانە بۆ تۆ ینی ئاساییە بچی ئەو لەسەر خاچی خۆ بچی شەڕی لەگەڵ بکەی بەڵام بۆ ئەوی ئەبێ لە دەربچی چۆن دەربچێت من وەکو یەکێتی نیشتمانی کوردستان هەر هێزێک لە ناو هەرێمی کوردستان بەبێ ڕەزامەندی هەرێمی کوردستان بە داگیرکەری دەزانم
و ڕەتیشی دەکەمەوە ئەگە هێزی کوردیش بێت بەڵێ هێزی کوردیش بەبێ ڕەزامەندی هەرێمی بۆ کوردستان باسی دەوڵەتی گەورە دەکەن و بۆ باسی یەکگرتنی بە سوپای تورکیاشتانەوە بە هێزەکەی جەنابتانەوە هەر هەمویان ڕەدەکەمەوە بەبێ ڕەزامەندی هەرێمی کوردستان پەکەکە کاغیاس ئەمە ئەوە دەخاتە ژێر پرسیارەوە کۆنگرەی نەتەوەیی و یەکگرتنی چوار پارچەی کوردستان و ئەم نازم بڵم دروشم ئەمانە دروستنە خەونە خەیاڵە بەڵێ خەیاڵە باش دات قسەکانم تەوا بکەم ئێمە لە کوردستانی هەمومانە هیچ حزبێکیش نییە هەموو حزبەکانە هەموو تا بێلایەنەکانیشە من زۆر لە شنگار بوویمە لە ئازادکردنەوەی شنگاریش بەشداریم کردیا خات و تارەخانیش گوتی پەکەکە شنگاری پاکردەوە نەخێر پارتی بوو یەکێتی بوو پەکەکە بوو برانی شوعیشمان لەگەدا بووە بۆ تاریخ ئەڵێن بۆ مێژوو کە لەناو پێشمەرگە مشتەرەکەکانی سەر بەوە وەزارەت بووینە شەهیدیشیان داوا لە ژنەی ناوچەی باشی کە دوو شەهید بە ناو باو باپیانشان دەزانم هەمومان بەشدار بووینە هەمووشمان برایەکن بەڵام ئەوەی شێشەی لێرە یەکتر ڕەفزکردنەوەیە ئێستاش من ئەو شەڕا بە شەڕی پارتی یان شەڕی پێشمەرگەی کوردستان و یەپەشە پەکەکە نازانم شەڕی هێزەکەی کاکەما و پێشمەرگانی ڕۆژئاوا لەگەڵ یەپەشە یعنی یەکینەکانی بەرخۆدانی شنگال کە هەمویان ئێزدی دەبەرەکەنە ڕۆژێک دێ ئێمە دەبی بە گۆڵ سوپاسی پەکەکە و یەپەکە بکەین بڵێن فەرمونون بڕۆن ئێوە هاتن ئێمەتان هاروکاریمەتان کرد جارێکی تریش پێویستمان بیردابێن کارێکتان لێرە تەوا بخوا حافظ بەڵام تۆ چی لەو کەسانە دەکەی 400 کچی هەتا 500 کچی ئێزدی 1000 بۆ 2000 گەنجی ئێزدی چوونە ڕێزەکانی پەکەکە و یەپەکە و یەپەشە و تا دوای چیان لێ بکرێت بڵێ بڕۆ بۆ شرناخ بڕۆ بۆ ئامەد بڵێ بۆ شێ بچی ئێمە دەبێت چارەسەرێک بۆ ئەم شێشێ دۆزینەوە تۆ 3000 گەنجی کورد چوینێتە ناو ئەم ئایدەلۆجیە کە نزیکن لە پەکەکە کاغیاس ئەگەر ئێوە بەشێک بن لە چارەسەر چی بە چارەسەر دەزان چارەسەر ئەوەیە چارەسەر ئەبێ ئێمە پارتی بە تایبەتیش پارتی کە حزبیەکەمە لە مووسڵ هەموو حزبەکانی تریش هەمومان هەندێک لە بەرژەوەندەکانی خۆمان لەژێر پێی خۆمان دابنێ لەسەر یەک مێز دابنیشین دوور لە ئەجندای و هزی دەوڵەتان و بڵێن تموحی دەوڵەتەکان بی پێکەوە دابنیشین چارەسەرێکە زۆر ئاسانیشە باوەڕ بکەن وەکو تارەخان باسی پێکرد پەکەکە لە شنگال تەمەنە شنگالانە بە پەنجەی دەست دەجربێنێن چەند کادرێکی سیاسی و عسکەرینە ئەوەی کە بەناوی پەکەکەیە لە شنگال و لە پارێزگای نینەوە هەمووی گەنجانی وەکی ئێوە کوردی عێراقن چ بسڵمان بێ من دەمێ بزانم تۆ پێت وایە کێ بەرپرسە لەو شەڕی کە ڕوویدا من سەرەتا زۆر سپاستانەکەم بۆ بەرنامەیەکی بەڕاستی گرنگە لەلایەکۆ قسەکردنە لەسەر ئەوەی شەڕێک دروست بووە کە جێی نێگەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و خەڵکی کوردستانی زۆر بێتاقەت کردووە لەلایەکی تریشەوە پێویستە بە بڕای من گفتوگۆکانمان بەو ئاراستەیە بێ گفتوگۆ بکەین لەسەر چۆنێتی چارەسەرکردنی ئەو مەسەلە چونکە هەر شەڕێک هەر ڕووداوێک ڕوودا لە نەتیجە ئەبێ بگەڕێنەوە بۆ چارەسەر ئەمە یەک دوو ئەمە ئەبێ دوورتر بڕۆین ئێمە بە بڕای من ئەوش ئەوەیە هەموو دنیا ئەمڕۆ دەوڵەتان قسەکەن لەسەر ئەوەی کە لە دوای داعش هەرێمی کوردستان ئەم ناوچەیە ئەبێتە جێی ململانەی دەوڵەتان و جێی ململانەی دەوڵەتانی ئەقلیمی و ئێستا ئەبینین ئەوانە کۆبوونەوە ئەنجامەدەن و بۆ نمونە ئەوەی کە ئێستا لە سووریا ڕوویدا تورکیا و ئێران و رووسیا کۆبنەوە لەسەر مەسیری سووریا دواتر خۆیانیش بانگەکەن لەبەرەوە حیزبەکانی کوردستان دەسەڵاتی کوردستانی پێویستی لە هەموو پارچەکان پێویستی بە دیراستێکی گەورەی ئەم مەوزوعانە هەیە کە ئەبێ وریای بین هەرێمی کوردستان نەکەینە جێی ململانێ و نەکەینە مەیدانی ململانەی بەرژەوەندەکانی دەوڵەتان و دەوڵەتانی ئەقلیمی ئەمەش بە حیوار و گفتوگۆ و دانانی بەرنامەیەکی هاوبەشی هەموو حیزبولایە سیەکان ئەتوانین ئەوە بکەین منیش ئەڵێم لەگەڵ ڕایم ئەوەی کە دروست بوو ئێستا بەداخەوە چاوەڕوان کرا بوو چونکە ماوەیەکە ململانەکان بە ئاراستەیە کە ئەڕوا کە تەژی ئەم بارودۆخەکە دۆخەکە وەجۆیەکی وای دروست کردو بوو کە ئەم بارودۆخە بەو شێوەیە دروست بێ نەدەبوو دەبوو لە ڕێگای حیوار و گفتوگۆوە چارەسەری ئەو مەوزوعانە بکە ئێمە هەموو لایەکمان دەزانین سنجار و ئێزیدیەکان تووشی حەدەسێکی گەورە ڕووداوێکی گەورە هاتن پێم وایە بەم شەڕانە بەم ململانەیە ئێمە کارمان کردووە بۆ تەنانەتی بەشکردنی یەکڕیزی ینی
تێکدانی یەکریزی خەڵکی یەزیدیەکان و خەڵکی سنجار کە وەکو کاغاز وتی هەمویان بە یەک دەنگ بە بێ جیاوازی حیزب و لایەنە سیاسیەکان ڕەنگە بەشێک حیزبێک لەوی تر زیاتر بێ ڕوبەڕووی داعش بوونەوە لەبەرەوە ئەوێ کاری ئەساسیمان ئەوە بێ کاری ئەساسیمان ئەوە بێ یەکریزیان بپارێزین دووریان بخەینەوە لە کردبوون کە ئێستا ئاراستەکان بەوە ئەڕوا و بیر بکەینەوە لە بەرژەوەندی ئێزیدیەکان و ناوچەکانی سنجار ئەوش بە بەکارکردنە بە یەکریزی بە هاوپەیمانی و ئەمەی دروستیش بووە دیسان ئەیڕێمەوە بیرکردنەوەیە و ئەم گفتوگۆیە بۆ ینی وجودی نەبوو تا ئەو کاتی کە کوردێک بەدەستی کوردێک دەکوژرێ لەبەرەوە دوولایەنەکە دادەنیشتن و باس لە گفتوگۆ و ئاگربەست و چارەسەر دەکەن بۆ لە پێش ئەم گفتوگۆیە وجودی نەبوو لەم ناوچەیەدا لە شنگال بەڵێ بۆ نەبوو بە بڕای من یەکێک لەوانە یەکێک لە تەنها لە میدیاکانەوە شەڕەکانمان دەبیست پێکەوە دانەنیشتن ئەم دوولایەنە ئەم بڵێ ئەوە ئەتوانم بڵێم هۆکارەکەی ئەوەیە ئیرادەیەک نەبووە بۆ ئەم دوولایەنە کە ماوەیەکە ململانەیەکی ناسروشتی لە نێوانیاندا هەیە ئەو ئیرادەیە کە دانشن پێکەوە چارەسەری ئەو گرفتانە بکەن وە کۆمەڵێ پرنسیب هەیە بە بڕای ئیرادەی پێت وایە ئێستا هەیە دوایەوەی کە شەڕەکە ئێستا کۆتایی هاتووتەوە بەڵێ لە مێژووی کووردا ئەم شەڕێک کە دروست بووە ئێستا تازە نییە و عقلیەتی دەسەڵاتی کوردی و سیاسەکانی کوردستان هەر شەڕ دروست بووە لە بینیانە دواتری شاتنەتەوە بە حیوار و گفتوگۆ چارەسەریان کردووە چونکە تاکە ڕێگای چارەسەر حیوار و گفتوگۆکردنە بۆیە ئەم ئیرادەیە کە ئێستا نەبووە واقعی هەرێمی کوردستانیش فەرزی ئەوە کا دواتر ئەو دانشن و چارەسەری بۆ بکەن ئێمە نمونەی زۆرمانەیە لە مێژووی کوردستانە بەرەی کوردستانی کە گفتوگۆی لەسرە کرا پێشتر هەمومان لە ئۆپۆزیسیۆن بووین ئەو کاتە لە بەرامبەر دژبنێکی سەرسەختە ڕێک نەکەوتین تاکو ئەنفالی یەک و ئەنفالی دوو ئەنفالی سێ و ئەنفالی چوار واتر وەزعێک وای کرد ئێمە یەک بگرین کە لە نەتیجەکەی بینیمان خزمەتێکی گەورەی حیزبەکانی کوردستان و کورد و گەلی کورد و هەرێمی کوردستانی باشە بۆیە نەبوونی ئەو ئیرادەیە سەبێبێکی گەورەیە باشە من دەمەوێت ینی گفتوگۆکەمان تۆزێ فراوانتر کەین هەر میوانە خۆی قسەی خەم پرسیارم دەبێ بۆتان ئەم دەوێت پرسیاری ئەوان لە ئێوە بکرێت کێ پرسیاری هەیە بۆ دکتۆر کاوە دکتۆر کاوە بۆ ئەوەی ڕیزبەندی میوانەکانیش تێکنەچێک دکتۆر کاوە یەکەم کەس بۆ قسەی کە دواتر دەمەوێت قسە بکاتەوە کێ پرسیاری دکتۆر کاوە جەنابەت فەرموو وڵا پرسیارەکەی من بۆ دکتۆر کاوە ئەوەیە ئەڵێ پاکەکە شوێنی ئەو باکوورە باڕاتەوە باکوور پێم بڵێ هێزی ئەنە کەسە کە ڕۆژاوایە چیەکە لە شنگال ڕوونکردنەوە لەسەر فەرموو دکتۆر کاوە لەشکری ڕۆژ ئێستا دچە ڕۆژاوای کوردستان ئەگەر گۆشەڕی براکوژی لە سووریا ڕوونەدە بەرگۆیە پێگەی و پێدێ قبول ناکەن بڕۆن سووریا و لە نێزیکەوە دچن سپاس هیوادارم پرسیارەکان کورد بن وڵامەکانیش بەم شێوەیە کورد بن بۆی کێ پرسیاری هەیە لە تارەخان فەرموو بە ئەم پرسیار باشە فەرموو بە پێ ناوی جەنابەت چی بوو بورە کاک شڤان تۆ ناوی جەنابەت ئەحمەد شنگالیمە کە ویلادەتم شنگالی بەخۆم شنگالیمە داوا لێبوردن لێ دەکەمەوە سوالەکەوی تەوزێ بکەم نە هەموو توش بە قەلەم دەنووسی و ڕاست دەرچی کە دەڵێ پەکەکە زۆر کەم لە شنگال من وە دەڵێمەوە هێزی نەتەوەی دەوڵەتی ئەمریکەکە پەکەکە لە تیرۆس لە قەلەمیدایە بۆ ناس نەجیۆ خۆیان بۆ ئەتو دەرێ شەڕەکە هەر پەکەکە دەڵێمەوە لایەنی پشتی ڕئیسی حەشد الشعبیە باشە فەرموو وڵامی وڵامی دەرەوە تارەخان باشە پرسیارەکەت ڕوونە پرسیارەکەت ڕوونە من دەمێ وەڵام کاتم لێ دەڕوان وەڵام تا دوێنێ و پێرە پارتی وێکێتی ژەناولیستی تیرۆرا بوون ئەمە خواستێکی داگیرکەرانە ئێمە گوێمان لەوە نییە ئەمە یەک دووهەم پەکێکە بۆچی لە شنگال ناکشێتەوە گەرنتی تۆ چیە خەڵکەکەی تۆ جارێکی تر کۆمەڵکوژ کرد ناکرێتەوە یعنی گەرنتی تۆ چیە جارێکی تر پێشمەرگەکانی پارتی ئەو کاتە چۆن ڕایان کرد چۆن پەیامنێرەکەی ڕووناهی تیڤی مایکەکەی بۆ بردنتی بۆ چی ڕاکەن چما دەڕەڤن یعنی ئەوە یەکرد خۆ هەموو دنیا ئەمەی بینی گەرنتی چییە ئەگەر پەکەکە ڕۆشتە دەرەوە جارێکی تر بە پێشکەشی داعش ناکرێتەوە بەبێ تاقەکردنێک و بێ بەرگری باشە لەم نێوەندەدا لە شنگال لایەنەکانی تر
باشە خیانەت لە لای فەرمانداری پێشمەرگەوە هاتووە نەک پێشمەرگە ئێوە هەوڵ مەدەن لە کەدار بکەن بە ئێمە پێشمەرگە ناوێکی پیرۆزە ئەوانەیشی شەویان کردووە پێشمەرگە نین ئەوانە نیتی تورک و بەشێک سپاس دەکەم سپاسەوە پرسیارکە وڵامە دەستکەوتەوە دەمێ بزانام ڕۆڵی حەزبەکانی تر لە شنگال چییە لەم نێوەندەدا بۆ نمونە یەکێتی نیشتمانی کوردستان لە شنگال نەک لە دەرەوەی شنگال دەرکردنی بەیاننامە لە ناو شنگال ڕێزم بۆ هەموو حیزبەکان هەیە ئەوەی کە هێزی هەبی لە شنگال و لە پارێزگای نەیناوە هێزی ئەمن بەداخوا دەڵێم هێزی یەکێتی پارتی هەمووی پێشمەرگەیە بەڵام وایە بمانەوێ نەمانەوێ چواردە لیوە تێکەڵ کرا ئەوی تریان هەر هێزی کە هێزی خۆیتی پارتی یەکێتی لە پارێزگای نەیناو بە تایبەتی لە شنگال هێزی زۆریش پارتیە بەڵێ ئەمە وەکو یەکێتی کاکو ئێستا ناوەنجیریمان کردووە پێشتریش ئێستا و لە ئایندەش ئێمە لە مانجی ئازارداین ئێمە لەمانەوەی خەڵکی ئێمە بەو جێژنانە شاد بیتن ئەو ئازارانە لە بیر بکاتن نەک لولەی تفەنگ لە یەکتری بکەین ئەمە هەدەفی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان برایان ئێمە دەمانەوێ وەزعەکە هێور بکەینەوە هەمومان لەسەر یەک مێزدا بنیشین باشە بەڵێ فەرموو پرسیارەکەمە تاراخان ناوی جەنابەت کەوگرگەلوچی تاراخان تۆ لە سەرەتا ناتوانی بارزانی تاوانبەر بکەی بێ هیچ بەڵگە دووەمیش ژمارەی چەکدارانی پەکەکەیە بە پەنجەی دەژمێردێن چۆن توانیا شنگار ڕزگار بکەن و ناوی شوێنێکم پێ بڵێ لە شنگار کە پەکەکە ڕزگاری کردبێت و ناوی هەندێک سەرکردە و کە ئەو شەیدانەی کە پەکەکە لە شنگال دابیت و شەڕی تیاکردی بناوی هەندێکم پێ بڵێ سپاس فەرموو گەنجۆ هەولێری یەکێکە لەو شەهیدانی کە لە شنگال شەهید بوو خەڵکی هەولێرە لە ڕیزەکانی هەپەگەدا شەهید بوو شنگال باشە بەڕێزم تۆ پرسیار دەکەیت و ناتوانێت گوێ لە وەڵام بگری بۆ بەداخەوە تاکێکی وەهاتون ڕەویان پەروەردە کردووە کە نەتوانێت گوێ لە وەڵامی پرسیارێک بگرێت تاراخان بەبێتە شەنش با بتوانین بە گفتوگۆیەکی هێمن تاراخان بە گفتوگۆیەکی هێمن دیکەی کوردستان باش ئەوە تا پێی دەڵێم تاراخان بەبێتە شەنج سەتۆ بۆ تووڕە دەبی باشە پێشمەرگە ئەتوانێت بێ ئەمری فەرمانخان بە تەشتێنە دروست نەبێت بە هێمنی وەڵامی دەرەوە ڕێگە نادەن سپاسان دەکەم با گوێ بگرین فەرموو پێشمەرگە ناتوانێت بەبێ ئەمری فەرماندەکەی نە جێگایەک بپارێزیە نە نەیپارێزیە نە چۆڵی بکاوە نیە ئەوە هەمومانەوە زانین لەبەر ئەوەی کە ڕوو ئەدا ئەمری فەرمانداری گشتی هێزەکانی پێشمەرگەیە کە بەڕێز بەرزانیە باش هەموو شنگال بڕۆ ئێزیدەکان پێت بڵێن ئەوانەی کە لەوێن باش من لێرەدا پرسیار لە کاک ئەبووکاروان دەکەم بۆی کە ئەو ژنانەی کە خەریک بوون لە توینە ئاخینکان کە بەجێ هێڵران ئەو کەسانەی کە بێ بەرگری جێمان ئەو کەسانی کە بەڵگە و ڤیدیۆکانیان هەیە ئەوانە بە تۆ بڵێن شوێیان ڕزگار باشە گفتوگۆی لەم شێوەیە لە نێوان دەستگای خێرخوازی مافی ئەو خەڵکەیە تاراخان پرسیار دەکەم باشە ئەگەر نا دەستگای خێرخوازی حەقی من و کاک ئەبووکاروان بە قسە خەڵکێکە کە ئێستا موچەکەی شینە بەداهاتی ئێمەیە دەستگای خێرخوازی خێر و باشە گفتوگۆی لەم شێوەیە لە نێوان لایەنە ناکۆکەکان سەبارەت بە شنگال لە میدیاکانەوە هەیە لە بەیاننامەکانیانەوە هەیە باسی ئیرادە دەکەی ئیرادە هەیە ئەگەر بەم شێوەیە گفتوگۆ بکرێ ئیرادە ئیرادەیە کە ئەمە لێرەکە ئەو مناقشەیە کرێ بەداخەوە ڕنگدانەوەی بارودۆخ و پەیوەندی ئەو حیزبانەیە کەەوە ئەکات بەڵام ئەگە ئیرادەیەکی بەهێز لەسەرەوە هەیە بێ پێم وایە هەر چۆن ئەمە برادرانە و کە بە شێوازێکی تر وڵامەدەنەوە ئەو کاتە بە شێوازێکی تر وڵامەگەر هەبێت ئێمە تەجروبەمانەیە من بەڕوونی لێراڵێم ئایا پارتی دیموکراتی کوردستان لە 2000 هاوکاری پەکەکەی نەکرد یارمەتی نێدا من ئەڵێم بەڵێ لەبەرەوە کاتێک پەیوەندەکان لەگەڵ لایەنەکانە ئەمە هەمووی ئاماژەیە بە پەیوەندەکانی بەو ململانەی وتم کە لە نێوان ئەو دوو حیزبە هەیە ئەگیرا ئەو ململانە باش سپاس ئەم کچە قسە بکات ناوی جەنابەت تەوار عادل سەرەتا پێویستە هەر هەمومان بەرپرس بین لە ئەخلاق و ڕێزی بەرنامەکە بگرین ئێمە گفتوگۆیەکی هێمن بۆی قسەی هەموو مامگات و پرسیاری هەمووان وڵامیشمان دەستکرد ئێمە لەگەڵ ئەوەداین خۆش بێ پرسیارێکم بۆ خاتوتارا بوو نەبەستنی کۆنگرێ نەتەوەی و لە ئێمە وەکو تیشیان لە ڕاگەیانەکانەوانە شەڕی پارتی و پەکەکەمان بینیە نەبەستنی کۆنگری نەتەوەی چ زیانێکی هەیە بۆ سەر گەلی باشوور و بۆ هەموو لایەنەکان باشە البته من ئەوەتەی من فامم کردوێتەوە پەکە کە داوای کۆنگری نەتەوەیەکە بەڵام جارێک وەڵامێکی ئەرێنیمان نەبینی لەلایەن پارتیەوە خۆزگە لەبری ئەو هەموو سەردانی هەموو ڕۆژێک بارزانانی لە تورکیایە و
سەرۆکی حکوومەت لە تورکایە خۆزگە جارێکیش سەردانێکی ڕۆژاوایان بکردایە هەوڵیان بدایە ئەو ناکۆکیانە لە بەدانیشتنیەک چارەسەر بکەن بۆچی سەردانی ڕۆژاوا ناکەن بۆچی ناچن لەگەڵ کانتۆنەکان دانیشن ئەمە کێشەکەی ئێمەیە ئێمە ئەم سەرکردانەی پارتی دیموکراتی کوردستان ئامادەن لەگەڵ هەموو داگیرکەرێکدا بەخۆ بچووکردنەوەش لە خزمەتیان بن بەڵام ئامادەنین بە ڕێزیشەوە بە حرمەتیشەوە بە ڕێز ئۆجەلان لە زیندانەوە پەیامی ناردووە ئاڵێ ئەمانەوێ کۆنگرێنەتەوەی ببەسترێ و بە ڕێز بەرزانی ببێ بە سەرۆکی کۆنگرێنەتەوەی بەڵام بەرزانی بۆ خۆی ئەمەش قبول ناکات ئەم گفتوگۆیە لە ڕۆژئاوا بۆ نەکراوە بۆ گفتوگۆیەکی لەم شێوەیە نەکراوە لەگەڵ پەیەدە لەگەڵ پەکەکە بەگشتی وا بڵێن بەس سێ ڕێکەفتن لەگەڵ پەیەدەکردن لە هەولێر و لە دهۆک و بن سەرپەرشتیە جەنابێ سەرۆک مەسعود بەرزانی لە هەر سێ ڕێکەفتنێمە و پەیەدێ پاش کە دچوونە سووریا پشت لێ ددان و لە عەکسی وێ تێکدان کێ پشتی لێدا پەیەدە دەستی مەنەگرت و تا ئێستا دەستێمە درێژە ئێمە پەیمانی هەولێرێک هەولێر دوو پەیمانی دهۆک ئێمە ئامادەنە ڕاستەوە خۆ لەگەڵوان تێکەون شەڕی دژی دژمن سپاس فەرموو ناوی جەنابەت پرسیارێکم بۆ تاراخان تۆ گوتت پارتی هیچ سودێکی یعنی بۆ کورد نەبووە هەر خۆش دوتت سوپاسی پێشمەرگە ئەەکەین کە بەهانای کۆبانیەوە هاتن ئایا ئەو پێشمەرگانەی پارتیش نەبوون پرسیارێکی تریشم بۆ تاراخان بۆ دەڵی پێشمەرگەی پارتی بوون پێشمەرگە بخۆی پارتیش پێشمەرگەی حزب بێ بۆ دەڵی پێشمەرگەی پارتیە یەکێتیە باش ئەم پرسیارە دواتر وەڵامەکەی وەردەگرم نە یەک پرسیار خوا ئەو پرسیارە دەبنێ پارتی جگە لە شەڕکردن یعنی لەگەڵ کورد هیچتری نەکردیا ئایا گوتت ینی پارتی ینی چی دیار نییە بۆ کرد ئایا ئێوە لە چیاکان بەس پێم ناڵن ئێوە چیتان کردووە ینی پەکەکە چی کردووە جگە لە فریودانی پرسیارت کرد نامەوێت گفتوگۆیەکی وتمان تەشەنج باشە ئەو من دێمەلا بینوسیرای خۆش هیچی نەکردووە ئەوەندەی کردووە ئەوانەی کە شنگاریان بەجێهێشت ئەو ئازادی کردەوە باش هەرەوە ناڵێم باسی ڕۆژاوی ڕۆژێکی دیگەی کوردستان بەێ مستەفا من کاک مستەفا قسە دەکا با گوێمان لێ بێ فەرموو کاک شەڕێک و ئیرۆ لە شنگالێ ڕوودا نە شەڕێکی کوردیە شەڕی چی بوو شەڕێکی لیدیژی طموحاتی گالی کوردستانی منع و قەدەغێکردنە ڕاگەاندنە دەوڵەتە کوردی دەبێت ji aliyê ecendê eqlîmî ev rastiyekê şingal beşek ji neqşa Kurdistanê hemû xelkê wê xuşk û birayê bene Wezareta Bergîriya Pêşmerga ji mafê wê teherrûka pêşmerga ji bo parastina şînorê Kurdistanê ji mafê wê û azad e. Ev kesê rûdan wê menع dikin lê dijî tumuhatê gelê Kurd şer dikin ew dibêjin Sîd Hesen dibêje yek ji serkirdê YPJ'yi dibêje ez ne Kurdim باش dibêje ez ne Kurdim پرسیار نەبوو ئەمە پرسیاران بەڕێزان بۆی هەموو لایەک ئاگادار بێت حەسەن ئەو کەسەیەکە یەکێک لە براکانی لە شەڕی سێی ئەم مانگەدا شەهید بووە برایەکی ئەو بەدەستی ئەم هێزە کە بەخۆی بە کوردی نەتەوەیی ناسیۆنالیست ئەزانێ بەدەستی ئەوان شەهید بووە لەبەرەوە مافی خۆیەتی هەر شتێک ئەگەرنا ئەوە ڕەنگە لێدوانی فەرمی ئەنجومەنی یەزیدەکان نەبێت مام جەوهەر لە کۆیەوە هاتووی پێشتر بەشداری کرد لە پرۆگرامەکە شتێکی نووسی بوو لەسەر ڕاپەڕی حەز دەکەم هەموو جێ ڕابگرن پیرۆزبایی یادی ڕاپەڕین کردووە بەڵام من دەمێت لەسەر ئەمە قسە بکەیت بەڵێ قسەکە ئێستا ڕوویدا بەرهەمی ڕاپەڕین بوو ئێستا دەبوایە چوار پارچەی کوردستان لە یادی شەرەفی ڕاپەڕێنی کوردستانی ڕانیا کە دەستی پێکرد یەک ماکەم و ساڵێک سای و هەرپەرچێ بە گەنجان بە خۆشی بژیابان پیران هەروەها کچ و ئافرەت و هەمووی پەکەکە پارتی یەکێتی هەمویان کوردین برای یەکن گەریلا شەرەفە پارتی شەرەفە یەکێتی شەرەفە شوعی شەرەفە پاسەک شەرەفە گۆران شەرەفە هەمویان شەرەفی کوردن بۆیە دەڵێم واتە سیرای بکردایەتی بینن کورتی کەیتەوە بەڵێ دەڵێم کووردە بەسێتی چی لێکتر دەوێ کوا برایەتیت هەر سەرت دەوێ کەی ئەمە حاڵە و حەقیرەوایە کوا خۆشەویستی خەمە بەڵایە جەژنی دوژمنە کورد بکوژێ نەعلەن لە دوژمن هەر خۆیمان ببژێ ئەی بۆ ڕاپەڕین دوژمنتان دەرکرد
بە هەزارانش خۆیان پیدا کرد هەر لە بۆ پارە و یانە بۆ کورسی کوانێ بافی کورد چێ لێی دەپرسی ئیتر بەسێتی ئەی کوردی نەزان دەستدەم لا نەکەن خۆشیە ژیان چوار پارچەیەکە و ماڵی کوردانە خدا پێیداوە و بەهەشتی جوانە با لە چیت نەچێ دوشمن بێتەوە دیسان ئەنفالمان لە بۆ بێتەوە دوایی چی دەڵێی بە خۆت و مێژوو کارە ساتێک کە دەرناچێ لە تو گوایە هەشبانە بەدەیان سەرۆک کوانی خۆشیان خەمە خاپەرۆک ئێوە ئازابن دەوڵەت دروستکەن با هەر جوار بارچە دەستدەملانەکەن ئەمە سەرکەوتنە بۆ کوردستانمان بۆ کوردی بەدبەخ هەردەم ماڵوێران با ئاڵای کوردمان بلەرێتەوە لە ناو ئومەمان ڕەنگ بداتەوە ئەمدا مێژووی کورد هەردن خۆش دەبێت کوردە سەرکەوتە و قەت لە ناو ناچێت هیوادارم داوە لە کاک بەسعودی دەکەم بێتە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان لە جێی بەرز مامدلاری چێیە لە کاگنۆ سیروان جێ سەرۆک ئاپۆی چێیە جێ حەمەی حاجی مەحموودی هەمویان دەڵدە نەبلی یەکەن دەڵێن ئوردوغان بەستە چیت لە کوردەوێ کوا برایەتی تەرسەرت دەوێت قسەکانی مام جۆهەر ئەیدێوی لەبەر ئەو ڕۆژەت ڕۆی برشێتی بینی و نامامەبەی گەر تۆ ویژداری ڕاست و سپاست دەکەم سپاست دەکەم بدا خۆشێ بەزگارش لە دنیا ویژدا ویژداری یارم قسەکانت گەشت کرد ناوێستەر و ئاشاوە بلت بەخەوکە چیت لە خەب دەست خۆش دەست خۆش سپاس کاقەیاس قسەکانی جۆهەر قسەکانی مام جۆهەر حەزبەکان هەمویان دەیکەن حەزبەکان هەمویان دەیکەن بەڵام نابینین جێبەجێ بکرێت کاک ئەبوو کاروان باسی ئیرادە دەکات بۆ چارەسەر قسە دەکرێت و دروشم دەکرێتە ڕوو بەڵام ئەو چارەسەرە نییە ئەو ئیرادەی نییە بۆ چارەسەر سپاس ئەگەر ڕخسەتم بدەن طبعاً قسەکانی مام جەوار ئەمە هەمومان کۆچی لەگەڵەوە ئاواتی هەموو کوردێکیشە بەو جژنی ئادار و نەورۆزەوە ئینشاڵڵا قسەکانی دێتە دی هەمووشمان هەر حزبێک بۆ چوونەکی هەیە بەڵام یەک ئامانزمان هەیە ئەویش کوردایەتی و ئازادبوونی کوردستانە ئەوە ئامانجی هەمومانە ئەمە دەبێت ئەو شتانە هەموو بدەنە لایەک کاک شوان پرسیاری لێ کردم گوتی ئەی خەتای چێە دەڵێ ئیرادەک نییە ئەبوو کاروان هەموو ئەو قسانەی مام جۆهەر دەیکە حەزبەکانیش دەیکەن بەڵام ئەرزی واقع داوان هەمومان دەماجیرێکمان هەیە کەس تەنازل بۆ ئەوی تر ناکەین باوەڕیت هەبێ ئەگەر ئەو هێزانەی کە لە شنگاڵن کە لەوێنە ئەگەر بیانی بانە یەک بە خۆم و خۆم حزبەکەی خۆم لەوانەیە زۆر تەنازلم بۆ کردبووە بەڵام کە حزبەکەی بەرامبەرم کووردا وەڵای پێم قبول ناکرێتن سپاس دەکەم ئەمە خەتای خۆمانە وازحە کەسیشمان باشە باش کەسیشمان دەوڵەت وەزیرانەکان تۆمەتبار نەکەین خۆمان تۆمەتبار بکەین بە پێوە بۆسی باشە باش ناوی جەنابەت یوسف لە خەباتەوە طبعا من نامێ پرسیارکەی دەمەوێت بۆچوونی تۆ بزانم طبعا تارەخان پێشەم شتێک ئەو گەنجە بەبیری نەتەوەیەتی پەروەردەکراوە بەڵام جەنابەت پەروەردەی خۆت لە ژە پرسیاردا بەوەی کە پێشمەرگەیەک کە تۆ بەخائین یاخود بەمیتی باز دەکەی ئەو پێشمەرگەیە شەرەفی جەنابتی پاراستیە با باسی کرد پاشان یەک دەقا ئەم قسەدەکانی ئەو قسەدەکان تارەکان دەستکەوتی پارتی و حزب هاوپەیمانەکانی کوردستانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو حکوومەتەیە کە جەنابەت ئێستا کە لە سایدا دەژی بەڕێزم بەڵام پێم برێ ئەو کاتێک کە دراوە بۆوان دراوە بە تۆ سپاس دەمێت تۆ قسەکەی لە پاشتی ساڵ لە چای قەندیل مایتەوە تا ئێستا یەک بستی کوردستانی باکووری ئازاد نەکردووە سپاس باشە دێمە لای تۆ قسە دەکەی وەڵا قسە دەکەی باشە فەرموو ئەو نوێنەری ئەنە کەسە لەولا کۆیت و لەولا ئەمریکا باشە هاوڕێیان با گوێمان لەم کچە بێت باشە دێمە لای ئێوە باش شانێل یەک ساڵ داعش شانێل یەک ساڵ داعش شنگالی داگیر کرد ئەو هێزەی ئێوە لەکوێ بوو و بۆچی ئێوە ترستان هێندەی لە ئایدۆلۆژیای پەکەکەی هێندە ترستان لە هی داعش نەبوو دكتور كاوا لا دكتور كاوا هزيمة لأسكي موصل وللجاي زردك وللشنقال وللربيعة الشري داعش كر چلو بين شهيدان ودسدو حفتي بريندار دان جروجي أفاسي سالة إما داخواز دكن لشكري روج هاتي دامزراندن بو باراستنا كردستاني سوريا ليبقى
کەتیە سەرخەتا سۆر و پێدێ قبول ناکەن لەشکری ڕۆژ بڕۆ پاراستنا گەلی خۆ بکە حتا تەرمی شەهیدی مە قبول ناکەن وەگەڕە سەر خاکی خوا ئێمە ئێستا ئامادەنە بڕۆن کوردستانی سووریا لە کوردستانی عێراق ئێمە لە بن ئەمری ویزارەتی پێشمەرگەی کوردستان دەجۆڵن کەی بۆمە بێ ڕاوەسن ڕادوەستن کەیمە بۆمان بڵێن بڕۆن ئێمە دەڕۆن باشە سپاس مە شەر لەگەل کەسێک ناکەن ئێمە لە خزمەتی گەل و هەرێمی کوردستان زۆر بە کورتی بۆەوەی ئەو پرسیارێکم لێکرا ئەو بەڕێزەی کە مانج بوو هەرمەوە بە زمانی خۆشی قسە بکەم بۆی باش لێم تێبگا خوازم بێژم سپاسیاتە دکەم ژ بۆ پرسیریەتە ئەس دەبێژم ئەو ئاخافتنێک و هون نەها دەبێژن دەوڵەتی کوردی ئەو تشتانە ji bo gel ême niha wisa rewşinbîrin tiştekî wisa eksper bûye ser çûye dewletê Kurdî tiştê wisa yanî bawer bike her kesekî eger nana bisekine deqekî bisekine qurban min pirsiyar dikim tkaya berêzim başa baş tamam bebêta şemus نانا دروشم يكس ديما ايرا دلي نايب وايرا ساعات ما ايرا دلي من بوقس دروشم يكس برزم جنابة رئيس برنامج كناغري سكايا تيبغن رئيس برنامج كناغري كاكشوان سكايا بمن بهواشي رئيس برنامج كبقرا ولا كاتي برنامج روني بكما فرمو اخر ام اخلاقيا لقصه كردين اما اخلاقي خافن نيه باشا سباس با برسياركم تارا خان تو دبيجي دولتها كردي بحث كرناوي اكسباير بيت شو ما اكسباير او همو دروش ما عليهم بو صالي 95 و 96 بتو تا دولتي كردي او انا رنگه باورت بك بس امره لدواي 20 سال باسي دولتي كردي هنگاوي كد بو دولتي كردي ناوا امره برز برزاني دولتي كردي راگيني بيشي هر كسيك اما پشتيواني او دولته كرديه كاين اما دجي او دولته كرديه نين قربان لسر شقام دانا نيشين اما لسر شقام تو لناو برنامجي لشوني خوتو نابق سبكي فرمو قربان فرمو پارەی باشت پێدراوە بۆ بەرنامە پارەی زۆر باشت پێدراوە ڕەنگە دوو کارتی بەڵام بەم شێوەیە بشتە دەرەوە باشترە داوای لێ بکەم ڕێزی بەرنامەکە بگرێت ڕێزی بەرنامەکە بگرێت زۆر بە کورتی گوێمان لەمە دەبێت نەک پرسیار بۆ چوون فەرموو بۆچوونی خۆت نەک پرسیار بەداخەوە کاو برنامج وایلی هات او خاتوناش براستی قصی وادا کاتن ناخی اوان هجینتن یعنی نبی تشنج روز بتن من داریم یک پیش نیاز نبو سروشی هریم دانوستان لگر ایرام کاتن نخلق پکا لبرچی لبر اوی پکا خوان حاجی خوینیا كل من بس 1000 شهيدي دام درم شهيد ناوي شهيد لدنم تكو كوردن بهر نوع شبي كو 1000 شهيدي دا بيكري حاجي لما بس صعب كردوا باشا ما بوتوني توي سباس سبب بازان بس ايران ايران دانوستان كاتن فقط بيكري حاج بيكري حاج لشنغال بلدزدان بچته ايران كاتمان ما ابوها موتان قصه دكين وشانيكو بردوامي نقطه جارێک ساڵتانە بە وەرەزان بەردەوامی لەگەڵتان لە پرۆگرامی دووجار وکەرەوە باس لەو ڕووداوەی شنگال دەکەین ئەو شەڕێی کە ڕوویدا کە کێ لێی بەرپرسە کاک ئەبوو کاروان باس لە ئیرادەی چارەسەر دەکەیت دەکرێت بڵێن ئێستا لایەن یەک چارەسەری پێیە لایەنەکەی تر ناتوانێت چارەسەر بکە بۆی ناو نەهێنین ینی وا باز دەکرێت کە ئێستا تۆپ لە ساحەی لایەنێکە تۆ پێت وایە کام لایەن ئێستا چارەسەر بەدەست ئەوە دەتوانێت ئەمە یەکلاکاتەوە هیچ نەبێت داهاتووی شنگال یەکلاکاتەوە بەدەست کیە پێت وایە زۆر سپاس من سەرەتا بەوە دەستێکم بەڕێزان ئامادەبووانی بەڕێزکە لێرەن ئێمە شەڕێک دروست بووە جێی نیگەرانی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەڕاستی کەسی هیچ حیزبێک نە پارتی نە پەکەکە نە ئەحزابی تر نەیەکێتی کەسی دڵخۆش نییە بەو شەڕ هەمووی ئیدارێکە لەبەرەوە کاکوان
ئێمە هاتوون بۆ بەرنامەیەک گفتوگۆ لەسەر پرسێکی بەو شێوەیەکەین گفتوگۆکردن لە زۆر بە تەبیعیە باسی هۆکارەکانی بکەیت هۆکارەکانی دروستبوونی ئەم شەڕە ڕای جیاوازی لەسەرە بێ زۆر قوبوڵە و ئەبێتی هەر پرسێک گفتوگۆی لەسەرە کرێ ڕێگە چارەی بۆ دابنەی و ناکرێ بەم شێوەیە گفتوگۆ بکەین لەگەڵ یەکتریا ئێمە مێژومان تەواوکردنی قسەکەی جەنابەت بۆ کەسێک کە نەخۆش بێ دیاریکردنی نەخۆشەکە پێش چارەسەرەکەیە بەم شێوەیەش ئێمە باسی ڕووداوەکە دەکەین هەندێک کەس وا سێری ئەم بابەتە دەکات کە ئەمە وروژاندنە نەخێر دیاریکردنی کێشەیەکە دواتر بیرکردنەوە لە دانانی چارەسەر من بە دڵنیاییەوە ئەم بلبلانەیە ئەڵێم لە کوردستانە هەر بووە ئەبێتیش ڕۆژێک کە بێ ئەم بەڕێزانە بە کۆدانسن و چارەسەری ئەم بارودۆکە بکەن و ناکرێ بەم شێوەیە مناقەشەر پرسێک بکەین کە کاریگەری خراپی زۆرترە بێ لەو شێوەیە بۆیە من ئیسەی شەوتم ئیرادەیەکە بێ کە شەڕ نەبێ پێم وایە لە دوو تەرەفە ئیرادەی شەڕ ئەتوانرێ لا بدرێ لەم مەوزوعانە دەڵم داهاتوو شنگال دیسان دوو تەرەفەکە خۆیان داهاتوو شنگال من پێم وایە شنگال بۆ خەڵکی شنگال جێبێنرێ هەر چیەک بێ ئینتیمای سیاسیەکانیان یەک دوو بمانەوێ و نەمانەوێ هەموو پارچەیەکی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە ئەبێ مراعاتی ئەو تایبەتمەندیە بکرێت ئەبێ مراعاتی سێ ئێمە پێویستیمان بەوە هەیە حکوومەتمان هەیە دەستگایەکمان هەیە ڕێز لەو دەستگا حکومیانە بگیرێ بەڕاست ئەمە چارەسەری گفتوگۆی چارەسەری مەوزوعەکانە لەبەرەوە بەم ئاراستەیە کە ئەمانەیە گفتوگۆ بکەین ناگەینە نەتیجەیەکی ئەنجام یعنی ئەوە تا قسە لەسەر سپاس دەکەم پرسیارەکەم من من ئەم بەڕێزانەش دانیشتن هەموو من ئەکە بمزانای بەرنامەیەک بەم شێوەیە حیوار و گفتوگۆی لەسەر ئەکرێ بەم شێوەیە بەڕاستی ئامادە نەبووم بێ بە بەرنامەیەکی وە سان حقیقەت قسە بکە باش دکتۆر کاوە وەکو زانیاری ینی هەردوو لایەن ئاگربەستێکیان ڕاگەیاند شەڕەکە کۆتایی هات لە شنگال بەڵام دەکرێت بزانین ئێوە ئاگاداری چی وترا لەبارەی دوای ڕاگەیاندنی ئاگربەستەکە چی دەکرێت لە شنگال شتێک هەیە هەردوو لایەن ینی ڕێکەوت بێتن لەسەریان ئەمە دواخراوە بۆ کاتێکی تر وەکو زانیاری بڕایە من بەری هەر تشتیت بێ ئێمە گوهداری خەڵکی شنگال بن باش هەیە شتێکی وا هەیە بەێ ئیرۆ نونەرێ شنگال مەجلس ڕوحانی لێزیدیە بابا شێخە عشائری ئیزید خانن هەموویان پێکەوە کۆنفرانسێک چێکردن و بەیانێک دەرخستن سێ خاڵ بوون خاڵەکەم ئەفشە ڕاوەستە خاڵی دووەم شنگال بەشەکە لە کوردستان خاڵی سێم پێکێکێ دەرڤەی کوردستان باشە تو یەک تەرەف دەکەی من دەڵێم هەردوو تەرەفەکە اتفاقیان کرده بێت لەسەر شتێک کە دیار بێ لە داهاتوودا جگە لە ئاگربەستەکە دوای ئەو ئاگربەستەمە بەستێکی وا هەیە اتفاق پشتی وزارەتی پێشمەرگە لە پارتی وزارەتی پێشمەرگە نونەرە پێشمەرگە لەگەل نونەری پێکێکێ دانیشتن گشتن اتفاقك ئاگربەست بۆ 24 ساعت باشە بەڵام ئەمە اتفاقێکی سەربازیە ئەندامی پێکێکێ گوتمی هەر قەندیل جواب ببستینن کە ئەم بکشن یانەکەشم ئەوەیە اتفاقی سیاسی لە ئارادا هەیە ئێستا دانیشتنێک لە ئارادا هەیە جارێکی چێبوو بەڵام پێکێکێت بێ من ناکشم ئەمریکا گوتیە بکشن ئێزیدی بۆیان دڵێن بکشن و وزارەتی پێشمەرگە بۆیان بکشن لێرەدا بۆچوونی ئەوە شەڕ دەخوازم بۆچوونی پەکەکە چییە بۆ ینی دەیەوێت بکشێتەوە یان مەرجی هەیە بۆ کشانەوە دیارە زۆر باس کراوە ئەمە بەڵام لە دوای شەڕەکەەوە شتێک هەیە وەکو زانیاری دەمانوێت بزانین پەکەکە بۆچوونێکی تازی لا دروست بێت لەسەر داهاتوو شنگال بێگومانەوە بڕیاری پەکەکەیە یاخود هەڵوەستی پەکەکە ئەبێ پەکەکە بیدا من تەفگەری ئازادیم ناتوانم بەڵام ئەگەر ڕای تەفگەری ئازادی تەوێت لەسەر ئەوە ئێمە پێمان وایە چ پەکەکە چ پارتی واز لە شنگال بێنن بۆ خەڵکی شنگال و ڕاپرسیەک بکرێت ناو خەڵکی شنگالە و ئیرادەی ئەو خەڵکی کە لە شنگال هەیە قبول بکرێ بەڵام هەردوو لایەن چەکداریان هەیە لە ناو شنگال ئەبێ ڕێکەوتن بکرێ لێرەدا ئەبێ ڕێکەوتن بکرێ ئەبێ وەزارەتی پێشمەرگە ئەو هێزەی کە هێزی پاراستنی شنگالە لە کچان و کوڕانی ئەزید خان پێک هاتووە ئەم هێزە بە فەرمی
فەرمیەتی پێ بدرێ و لەژێر چتری وەزارەتی پێشمەرگەدا بوونی هەبێ و پێویستە بەبێ جیاوازن تارەخەم ڕێککەوتنی سیاسی بکرێت یان خەڵکی شنگال بڕیاردات کامیان خەڵکی من ئەڵێم ڕێککەوتنی سیاسی لەسەر ئەساسی خەڵکی شنگال بڕیار بدا ئێمە بخوازین نەخوازین ئەم دوولایەنە ئێستا حاکمن لە ناوچەکە و ناکۆکی لەسەر شنگال لە نێوان ئەم دوولایەنەوانە ئەمە ڕاستیەکە ناکۆکیەکە ئەوەیە بەڵام من ئەڵێم پێویستە ڕاپرسی لە ناو خەڵکی شنگالدا بکرێ و ئیرادەی خەڵکی شنگالیش پێویستە قبول بکرێ ئەو خەڵکەی کە ئەو کچانەی کە لە دەستی داعش ڕزگار کراون کەسانێک بوون کە ئەسڵەن ئەتوانین بڵێن بەشێکیان بەداخەوە تووشی نەخۆشی دەرونی بوون و هەزارانمان هەتا ئێستا لە بەردەستی تیرۆرستاندا ماون ئەمانە بهێندێت و بکرێ بە خاوەنی هێزی خۆی و نەک تەنها خۆی و ماڵباتەکەی بەڵکو خاکی باشووری کوردستانیش بپارێزێ ئەمە ئەبێ پێشی هەر کەسێک سەرۆکایەتی ئەم هەرێمە یاخود وەزارەتی پێشمەرگە ئەمانە شانازی بەو هێزەوە بکە نەک ئەوەی ڕوبەڕووی ببێتەوە من ئەڵێم ئەو هێزەی کە خۆی ناوناوە ڕۆژ ئەمە هێزی پێشمەرگە نیە بەڕاستی ئەمە هێزێکە بە ئەجەندای تورکیا ئیشەکە و هێزێکیش کە بە ئەجەندای تورکیا ئیش بکە شەرعیەتی نییە و ئیشی بێ من ئێستا لە بەغدا بێتە شەنوت خانە سوور هێڵێکی سێلایەنە موقعێکی گرنگە بۆچی ئەم هێزە ئەچێ بۆ خانە سوور لە کاتێکا زۆر شوێنی ئێزیەکان هەیە کە هێشتا لە دەستی تیرۆرستانی داعشدایە بەڵام ناچن شوێنەکانی دیکە ڕزگار بکەن لە 10,000 دەمێت دکتۆر کاوە وەڵامی با پرسیارەکەم تەواوکەم دوای لە دکتۆر کاوەی بکە 10,000 میلاکی پێشمەرگە 10,000 پێشمەرگە بە ناوی پێشمەرگەی ڕۆژاوە موچەی قوتی داهاتی خەڵکی باشووری کوردستان ئەبا لەسەر ناوی وەزارەتی پێشمەرگە نەشەریەتی لەگەل وەرگرتووە نەشەریەتی بەرلەوەی بسمەلای کاغەیاس دەمێ وەڵامی دێتەوە و پێشمەرگە بۆ خۆی موچەی نییە حاڵی پێشمەرگەی کە وڵاتە پارێزیە لە باشووری کوردستان ئەو پێشمەرگەی کە ژیانی لە ژیانێکی زۆر نەهامەتیە کە من بۆ خۆم خێزانێکی پێشمەرگەم ئەمانە لە ژیانێکی زۆر زەحمەتە ئەژین بەڵام لە هەمان کاتا هێزێکی کە ئەنواع و ئەشکال جۆرەها چەکداری تێدایە و بە ئەجەندای تورکیا جێبەجێکرێ و موچەی 10,000 پێشمەرگە پێشکەش بەم هێزە ئەکرێ هیچ شەرعیەتێکی شینێ پێی ساڵ ئێمە بداخوازی ئەنجومەنی نیشتمانی کورد کە ئەمانی عامێ هاتە هەرێمی کوردستان داخواز جنابی سەرۆک مەسعود بەرزانی کردن پشتی گۆ شۆڕەشی سووریا لە حالاکی دیموکراسی گۆ پێدێ بەشێک بژێ گۆ بوو چەکداری ئیدی بۆ حربێکی ئالی مە داخواز کرد ئەو لەشکرێمەی گۆ لە جێشی سووری هەڵادان ئەو گەنجەمەی گواتن هەرێمی کوردستان هێزێکی عسکەری بۆمە ئامادە بە وەک برایمەی گەورە برایمەی کوردستانی کە ئەو لەشکەر کاربێ کوردستانی سووریا بپارێزێ بەریاری جەنابی سەرۆک مەسعود بەرزانی و لەناو ڕێزی هێزی زێرەوانی ئیدی ئەو لەشکرە هاتی دامەزراندن لەشکرێکی کوردیە پێشمەرگەی ڕۆژئاوای کوردستانە ئێمە سەرفراز و سەرکەوتینە گۆ سیلاحیمە سیلاحێکی کوردستانیە موچێمە موچەی کوردستانیە سیلاحیمە نە سیلاحی دژمنی کورد و معاشی مەژی نەشکی شعبیە ئێمە ئیرۆ دیفاعی کوردستانی عێراق دکن هەر کات ئێمە ئیرۆ شاندیمە لە کۆشکی سپی ئەنجومەنی ئاسایشی ئەمریکا دانیشتیە ما داخواست کردی لشکری روز و روزک تنی لعراق دمینه شونی ما نه کردستانی عراقه شونی ما کردستانی سوریه اما تخازن است او شو بله دکتر کاوا شونی ما نه کردستانی عراقه اما بس خدمت کردستانی عراقه باش کاغیاس فرمان دکتر من پرسیارکم هەیە بەوەی کە بەڵێ تارەخان ڕاستە لە کاتی سەردانی بارزانی بۆ بەغدا وترا ڕێکەوتنێک کراوە لەگەڵ عیبادی سەبارەت بە داهاتووی شنگال بەڵام بیرمان نەچێ بەر لەوە لە ڕۆژی کۆنتڕۆلکردنی شنگالدا بەغدا یەکەم ڕەخنەی لە پرۆسەکە ئەو بوو کە بۆ ئاڵای عراق بەرز نەکراوەتەوە چاوەڕوان دەکرێت کە بەغدا تەداخولێ بکات لەم داهاتووە لەم نێوەندەدا کە ناکۆکی هەیە لە نێوان دوو لایەنی کوردیدا بەغدا تەداخول دەکات دەمێ بزانم ئەگەر تەداخولیش کات چی دروست بێت من دوور نیمە لە مووسڵ خەڵکی مووسڵ ویلایەتە مووسڵە 9 ساڵیش بەرپرسێکی حزبی شارێکی ئێزدیخان بووم شارێکی ڕئیسی کە باشیکە یعنی سایکۆلۆژی برایانی کوردی ئێزدی باش دەزانم تا ئێوارە تا بەیانی ئێمە باز بکەین بەس برینەکان دەکولێنەوە چارەسەر کاکشوان ئەوەل زیادە پێتان بڵێم چارەسەریەکە ئەمەیە ئەمە داعش بەرەو کۆتایی دەچی ماوەشی کەم مای ئینشاڵڵا تەواو دەبێ ئەبێ ئەم گروپە چەکدارانە چەک دابنێن هەرێمی کوردستانیش بۆ مۆڵەتیان پێ بدە ئەمانە وەکو حزبی مەدەنی کار بکەن لە پرۆسەکان بەشداری بکەن ئەنجومەنی
ڕێگایە پەرلەمانە ناحیە قەزایە وەکو حزبی وەکو گۆڕان یەکێتی پارتی شوعی هەر حزبێکی تر چاک ئەبێ لە دەست هێزی پێش برادر بەس مەجاڵم لە دەست هێزی پێشمەرگەی کوردستان و هێزە ئەمنیەکانی کوردستان بێتن هیچ کەسێ دیکە بۆ هێزنی بەڵام ئێستا حالەتێکی وایە وا دەخوازێ ئەمە یەک بۆ بەغدا ئێمەی ناوێ بەتا پێتان بڵێم زۆر کەس تۆمەت بارمان دەکە یەکێتی نزیکە لە بەغا نەخێر ئێمە لە مەجبوریەوە دەست درێژ دەکەن بۆ هەندێک شت لۆ لە مەجبوری یەکێتینە بۆ ملەتی کورد بەڵام بەغدا هیچ کاتێک خێری تۆی ناوێت کاچی من بەغدا خێری کوردستانی ناوێتن ئێستاش پێی بکرێتن هەر ئەو کوردستانێک کە سەدام ئەوها کیمیا بارانی کرد و هەموویش بەڵام بۆ شنگال لە ڕووی یاسایی پێ دەکرێت لەبەری مادەی 140 جێبەجێ نەکراوە تەداخولێکی چاڕوانکراو هەیە لەلایەن بەغداوە هیچ تەداخولی نەیتوانیوە دەیکات لە داهاتوودا ئەگەر پێ بکرێ بڵێ ئەگەر بیکات چی دروست دەبێت لە شنگال بەڕاشکانە پێ دەڵم بۆ نەیکردووە ئەو هێزانە گروپانەی لێوێن دەرێ بێ پەشەوەش و یەک هێزێکی تریشە بوو هێزی پاراستنی شنگال هەپەشە کە حەیدەر شەشۆ ئەندامی ئەنجومەنی ئێمەیە سەرپەرش دەکرد بەڵام پێتان بڵێم یارمەتی لە بەغدا وەردەگرت بەڵام عیبەش نییە تو لە دەوڵەتی خۆت بەخۆ دەستپان نەکردو بە دەوڵەتی سپاس دەکەم ئەوە شتێکی زۆر عادی بەڕێزان بەشێکی زۆرتان بەشێکی زۆرتان بەشداریتان کرد دەنگدانی ئێوە لە پرۆگرامەکە بۆچوونی ئێوەیە دەنگدانی دووهەم دەنگدانی ئێوە بۆچوونی ئێوەیە کێ بەرپرسە لەو شەڕەی لە شنگال ڕوویدا سی چرکەتان هەیە فەرمونون پارتی ژمارەیەکە پەکەکە ژمارە دووە وڵاتانی دراوسێ ژمارە سێیە ئەگەر پێتان وایە شەڕەکە ناوخۆییە لە نێوان دوو لایەنی کوردیدا ئەوە پارتیان پەکەکە ئەگەر پێتان وایە وڵاتانی دراوسێ دەیکەن ژمارە سێ فەرمونون دەنگدانی ئێوە کەمتر لە 15 چرکە کەمتر لە 5 چرکەوە کۆتایی هات کاتی دەنگدانی هەم کۆتایی هات کێ بەرپرسە لەو شەڕەی لە شنگال ڕوویدا لە 140 پارتی لە 147 پەکەکە لە 113 وڵاتانی دراوسێ ڕێژەی دەنگدانی یەکەم ئەمە دووهەمە ڕێژەی دەنگدانی یەکەم دەبینین ڕێژەی دەنگدانی یەکەم ئەمە ڕێژەی دەنگدانی یەکەمە لە 190 پارتی لە 138 پەکەکە لە 143 وڵاتانی دراوسێ هەردوو ڕێژەکە بۆی بەراوردیکە پێش گفتوگۆی میوانەکان لە 190 پێی وابوو پارتی بەرپرسە دواتر بوو بە لە 140 بەر لە گفتوگۆی میوانەکان لە 138 بۆ پەکەکە واتە پەکەکەی بە بەرپرسیار زانی بوو دوای گفتوگۆی میوانەکان لە 147 بەر لە گفتوگۆی میوانەکان لە 143 پێیان وا بۆ وڵاتانی دراوسێ بەرپرسن دواتر دابەزی بۆ لە 113 زۆر سپاسان دەکەم سپاسی ئێوەش دەکەم بەڕێزان هەر لە خۆشیدا بن